ماوەسە هێلین منداڵەکەمان زۆر مۆبایلی بەکارهێنا پێم وایە تووشی زۆرێک لە جۆرەکانی ئۆتیزمیش دەبێت بەو شێوازەوانە. مامۆستا ئەوە ئێستا لە کاتی ئێستادا زۆربەی دایک و باوکەکان ئەو پرسیارە دەکەن. خۆی ئەوە پرسیاری زۆربەی دایک و باوکەکان پرسیاری یعنی زۆربەی زۆری کەسەکانەکە ئەو پرسیار دەکەن. وەڵامی من بۆ ئەوە مۆبایل نابێتە هۆکاری ئەوەی منداڵەکە تووشی ئۆتیزم بێ، چونکە حاڵەتی ئۆتیزم جیایە، نیشانەکانیشی جیایە، بەڵام لەبەر ئەوەی بەکارهێنانی ئەلکترۆنیات لە تەمەنی بچووک لە منداڵ کۆمەڵێک ڕەفتار بۆ منداڵ دروست دەکاتن، منداڵ تووشی کۆمەڵێک ڕەفتار دەبێتن، کۆمەڵێک نیشانەی هەیە تێکەڵ دەکرێت ئەو بابەتە. واتە ئێمە بە هەڵە تێگەیشتبووین لەو بابەتە. ئەنی بابەتەکە ئەوە نییە بریکە تووشی ئۆتیزمی دەکا بەڕاستە و خۆی. منداڵێک بۆ خۆی ئۆتیزمی هەبێ بەکارهێنانی مۆبایل و شاشە زیادی دەکا، حاڵەتەکەی زیاتر دەکا. بەڵام منداڵێک کە ئۆتیزمی نەبێ بۆ خۆی تۆزێک نیشانەی لێ دروست دەبێ یا ئەوتە فرەجوولە دەبێت تۆزێک منداڵەکە تەرکیزی کەم دەبێتەوە، لەلایەنی کۆمەڵایەتی تێکەڵاو نابێتن، لایەنی قسەکردنی لاواز دەبێت بۆیە پێی دەڵێن ئەو منداڵە تووشی ئۆتیزم بووە. ڕاستە. جا لەسەر ئەو بابەتە بزانین ڕۆڵی سنتەر چییە لە چارەسەرکردنی ئەو حاڵەتانە؟ مامۆستا غازیمان لەگەڵ خۆشحاڵیەوە لەسەر و بابەتە قسە دەکەین. مامۆستا غازی سڵاو لێبێ. زۆر سپاس بۆ دەرفەتە، زۆر سپاس کە کاتی خۆتەرخان دەکەی بۆ بابەتە. بێگومان بابەتێکی گرنگە. لێرە منداڵێک دەبینی کە کاتەکانی خۆی تەرخان کردو بۆ یاریکردن. ئەگەر یاریکردن نەبێت لەگەڵ مامۆستا هێلین باسمان کرد موبایل بەکاردێنەوە منداڵە لە بۆشایی نەبوونی یاریکردن لەو بۆشاییە بە دڵنیاییەوە. باشە تووشی حاڵەتی ئۆتیزم دەبن یان نا و ئۆتیزم چییە بەگشتی؟ بەڵێ سەرەتا خێراتتان دەکەین، خێراتی کەناڵی دیمان دەکەین، گەورەتان کردنەوەکە بابەتەشی جوانتان هەڵبژاردیە، دەستەکانتان خۆش بیتن. بوون بە ئۆتیزم ژیناتێکە دەتوانین بڵێن سروشتی خوای گەورەیەکەوە ئەو خێزانانە تاقی دەکاتەوە. تەکنەلۆژیا هۆکاری 100% تاوەکو ئێستاش دنیا هەنەی سەرمانیە حلم هەنەی سەرمانیەکە بن ئامێر و شاشە زیرەکەکان 100% منداڵ دەکات بە ئۆتیزم. بەڵام لەوەیە هۆکارێک بیت بۆ تونکردنی ئەو حاڵەتی کە منداڵەکە لە کاتی لەدایکبوونی لەگەری دێتن. کاتێک منداڵێک لەدایک دەبێت ئۆتیزمەکەی خۆی لەگەر خۆیدا هەیە لە کاتی دروستبوونی ئەو خانەدەماریانە لەگەڵیدا هەیە، بەڵام کە دێتە ژینگەکەی دەرەوە ئەو کات دایک و باوکەکە نازانێت کە منداڵەکەی خاوەن گرفتە، کە منداڵ لە تەمەنی بچووکەوە ئێستا تۆزێک دنیا بە پێشکەوتووە دەڵێن لە یەک مانجی تا دەمانجی ئەگەری هەیە ئۆتیزمەکانی زەج نیشان بکرێتن بە پێی چەند نیشانێکەوە هەڵسەنگاندن بۆ دەکرێتن. بەڵام هەموو کەسێک ئەو واعیەوە هۆشیاریی نییە، لەبەر هەندێکە کە تەمەنی بچووکە 2 مانگ و 3 مانگ و 4 مانگ و 5 مانگە دەبینین دایکەکە بە زەربی ئەو مۆبایلەی شیرەکەی پێدەداتن کەوا لێ دەکاتن ئەو منداڵە ئەگەر ئۆتیزمەکەشی هەبێتن وردە وردە لەسەری قوڵتر بکات و قورستر بکاتن. جگە لەوەش کە دەگەیشتە ساڵێک و 2 مانگ و 3 مانگ دەبین دایکەکان مۆزەفن لە ماڵ و لەدار شاشێک دای دەرێ لە سبەینەتانی وەڕۆ بۆ مندا کە دەری بخوام منداڵەکە زۆر عاقڵ لەسەر خۆیان هیچ جوولەی ناکاتن. کەیس هەبووە هاتووتەکە من گوتی مامۆستا غازی 2 ساڵی ڕێک لەدار ئایپادمان دانایە، 2 ساڵ ئایپاد و مۆبایل سەرەتای لەدایکبوونیەوە 2 ساڵ ئەو کاتی تاوەلەوانی ساڵێک و 1-2 مانگە بێت ئێستا تەمەنی تقریبا 3 ساڵ کاتە لای ما. گوتی مامۆستا غازی کە دەهاتمەوە لە دەوام 2 ساعاتە ئەو منداڵە یا تەلەڤیزیۆن دادەنیشت دەمگۆ دەهاتمەوە ئێشتانێکەش هەر بەردەوام بوو ئیشەکەم دەکرد دەمگۆ منداڵ هەر دانیش دەمگۆ منداڵش گەلێک فەقیر و باشە، یعنی هیچ ئەوەی نییە جوولەی ناکات و هەڕووب نییە و شتمێ ناشێنێتن لۆ دەبووی منداڵەکەتەوە پێیوەست بوو بۆ ئامێرە ئەلکترۆنیکەوە تا لەوانەیە ئەو منداڵە ئۆتیزمەکە لەگەڵ خۆیدا هەبێتون ئەو شاشەش بەماوەی ئەو چەند سەعاتە وای لێ کردە ئۆتیزمەکەی بە تەواوی نیشانەکانی لەسەر دروست بوو. خۆش مامۆستا